پێشەکی بە خێراتنتانە کەمەکی تیمی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتیمان بۆم بەسەرکردنەوەی بەخێر بێن پرۆژەکانی کۆکردنەوە و گواستنەوە چارەسەرکردنی خۆڵ و خاشا کە ئێستا من لە زۆنی بازیان قسە بۆ ڕێستانەکەم. ئەم پرۆژەیە پێکاتووە ڕۆژانە لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک، دواتر گواستنەوەی بۆ شوێنەکانی داپۆشین، پاشان داپۆشینی خۆڵ و خاشاکەکە لەو شوێنانەیە کە دیاریکراوە لەلایەن شارەوانیە پەیوەندیدارەکانەوە. دیارە ئەم پرۆسەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە سەرەتا شارەوانیەکان حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی خۆی هەستاوە بە جێبەجێکردنی و ژمارەیەکی زۆر ئامێری هەبوو لە کاتی خۆیەوە، ژینگە پارێزیشی هەبوو خۆی جێبەجێ کردو. بەڵام دواتر حکوومەتی هەرێم کە هەنگاوی ناوە بەرەو ئەوەی کەرتی گشتی بچوو بکاتەوە و کەرتی تایبەت پەرە پێ بدات، پرۆسەی کۆکردنەوە چارەسەرکردنی خۆڵ و خاشاک دراوە بە کۆمپانیاکان. بە تایبەت لەم زۆنەی ئێمە کە قسە بۆ بەڕێستانەکەم، زۆنی چەمچەماڵ دووکان کە بازیانیش بەشێکە لەو زۆنە، لە ساڵی 2018 25 دراوە بە کۆمپانیای شکار بە ڕێکارە یاساییەکانی خۆی کە بڕیوێتی. ئەم گرێبەستە بۆ ماوەی 3 ساڵ بووە لەگەڵ حکوومەتی هەرێما وەزارەتی شارەوانی. لە بەرواری 25 ساڵی 2021 ماوەی گرێبەستەکە تەواو بووە، بەڵام بەداخەوە بەهۆی ڕۆتیناتی ئیداری دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم تا بگرە لە وەزارەتی شارەوانی و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئەمانەی کە دروست بووە تا ئێستا بۆ ماوەی 4 جار ئەم پرۆژەیە تەمدید کراوە. نەتواندراوە جارێکی تر پرۆسەی تەندەرین بە ئەنجامێکی سەرکەوتوو لێی دەربچێت. بۆ نمونە ساڵی 2021 پرۆسەی تەندەرین کرا، بەڵام لەبەر ئەوەی خەڵکانێک کە لە ئەنجومەنی وەزیران دانیشتون لە بەشی پلاندانان ئاگیان لێ نییە لە سەعری جێبەجێکردنی پرۆژەکان لە واقعا چۆنە، لە پشتی مێز جیاوازە ئەوانەی کە مەیدانیان ئیشەکان ئاگیان لە کارەکانە. هەستا بوون بەکەمکردنەوەی نرخی بڕگەکانی تەندەرەکە. بۆ نموناگە بە بەڕێستان بڵێم ئامێرێکی بلدۆزەر کە ئێمە تەخمینمان کردووە ماگانە 4 ملیۆن دیناری بۆ سەرف بکرێت، چونکە تێشووی زۆر ئامێرێکی گەورەیە، سیانە و عاتڵات و سوتەمەنی زۆر ئەوێ کەم کراوەتەوە بۆ 1,500,000 دینار. یعنی بەڕاستی ئەمە ناگونجێت لەگەڵ واقعا کەمکردنەوەی بڕی بودجەی تەندەرەکان بە شێوەیە کە زۆر کەم کرابەوە. پرۆسەی تەندەرین و بانگەواز و هەموو شتێک ڕۆیە پێشەوە، هیچ کۆمپانیاک ئامادە نەبوو ئەم پرۆژەیە وەربگرێت. دواتر بۆ زیادکردن داوا لە بەڕێوەبەرایەتیمانەوە داوا کراوە تەرخانەکە زیاد بکرێت، بەڵام بەداخەوە تۆ ئەوە زیاد لە ساڵێک تێ ئەپەڕێت تا ئێستا تۆ نەگەیشتی و بە ئەنجامێک لە بەڕێوەبەرایەتی گشتەوە ئەچێتە وەزارەتی شارەوانی، لێ بۆ ئەنجومەنی وەزیران، لێ بۆ وەزارەتی دایرایی. ڕۆتیناتێکی زۆر دروست ئەکرێ بە حساب حکوومەتەکەمان بۆ بە حکوومەتێکی ئەلەکترۆنی، بەڵام بەداخەوە هەمووشی هەر بە هارد کۆپیش ئەبێ بیبێت هەموو جارە وەرەقەکان. ئەنجامێکی باشت دەست ناکەوێت لە ماوەیەکی کورتە ئەم پرۆسەی تەندەرینە بکرێت. ئێستا زۆنی ئەم زۆنەی کە ئێمە ئیشی تیاکەین تووشی کێشەیەکی زۆر گەورە بووە. دوو فاکتەری سەرەکی هەیە بۆم کێشەیە. یەکێکەن ماوەی پرۆژەکە کە لە ساڵی 2021 لە 25 تەواو بووە، ئەو ئامێرانە تەمەنیان سەرکەوتووە، یعنی توانای ئیشکردنیان کەفاءەیان وەکو بیدایەتی ئیشەکە نەماوە و عاتڵات و کێشە و مەشاکیلێکی زۆریان بۆ دروست بووە. ئەمە هۆکارێک کۆنی ئامێرەکان و ئەوە کە تەندەرینی تازە نەکراوە بچێتە بواری جێبەجێکردن و سەرکەوتوو بێ. خاڵی دووەمیان کێشەی قەیرانی دارایی بۆ کۆمپانیاکان. شایستەی دارایی بۆ کۆمپانیاکان تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە وەزارەتی دارایی کە ئەچێتە بانکەکان چەکەکان سەرف ناکرێت بەداخەوە. ئەوەی من ئێستا بە بەڕێستانی بڵێم ئەم زۆنە کە تا ئێستا بەم شێوەی کە ئێستا ماوەتەوە ئیشەکان بەردەوامە، ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان تەمویلێکی کۆمپانیاکانەکە، کۆمپانیاکانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بە بڕێکە خۆی دیاری کردووە و تەمویلیانەکە و هاوکاریانەکە بۆی ئیشەکە بەردەوام بێت. پێویستە من ڕووبکەمە بەرپرسانی وەزارەتی شارەوانی بەڕاستی ئەوانەی کە لەسەر و ئێمەوە کارەکەن و ڕەخنە لە خۆشمان بگرین. ئێمە شارەوانیەکانمان ئەگەر وەک بەڕێز دەیبینی ئەم هەموو ئامێرانەمان هەیە، خۆمان ئێستا لەم شارەوانی کە قسە بۆ بەڕێستانەکەم شارەوانی بازیان ئەم ئامێرانە هەیە، بەڵێ ئەمە پێویستیان بە سیانەکردن و چاکردنەوە هەیە. بەڵام ئەو کۆمپانیایی کە ئێستا لێرە ئیشەکە کۆمپانیای شکار 7 ئامێری کەپسی هەیە لەگەڵ 4 گەڵابەیە، 4 شارەوانی تریشی پێ جێبەجێ ئەکات. شارەوانیەکانی ئەڵڵایی و تەیناڵ و گۆپاڵە و بەردەقارەمان لەگەڵ شارەوانی بازیانە هەر بەم ئامێرانە جێبەجێیەکە. لە کۆی 7 ئامێریکە بزکە
کۆمپانیای شکار هەیە ئێستا ئامێریکانی وەرگەڕاوە دوانیان عاتڵە و لە کەمپەکەوتەوە بە 4 ئامێر ئیشەکە لەگەڵ 4 ئامێری گەڵابەیە ئەشیان نێرین ئیشی گوندەکانیشیان پێەکەین ناکرێت دێمەوەکو حکوومەتی هەرێم ئەم هەموو ئامێرەی خۆی هەبووە بەڵێ ئەم ئامێرانەتوانە سوودیان لێوەربگیریە دیان بفرۆشرێنەوە بە کۆمپانیەکان یان وەکو کە تۆ ڕادەست کراوە بە کەرتی تایبەت کەرتی گشتی ئەم ئامێرانە تازە هەمووی تووشی ئەبن بە خەسارەت یعنی زەرور بوو حکوومەتی هەرێم خۆی ئیشی بەم ئامێرانە بکرێت کە ئەمەی نەکرد بفرۆشەوە بە کۆمپانیەکان لە ئێستادا پێشنیار ئەەکەم دوو ڕێگە لەبەر دەمی ئەوەیە پەلە بکرێت لە پرۆسەی تەندەرینی ئەمانە و لابردنی ڕۆتیناتی بەردەمی پرۆسەی تەندەرین و تەرخانی پڕۆژەکان هەم لە وەزارەتی شارەوانی هەم بە تایبەت لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕاستی ماوەیەکی زۆری ئەوێت کە تا لای ئەو بەڕێزانە کە تەواو ئەبێت ئەینێرنەوە بۆ وەزارەتی دارەوەی تا موافقە دێتەوە ئەمە کاتێکی هیوادارم ئەو لەمپەرانە لا ببرێت پرۆسەی تەندەرینەکان باش بکرێت ئەگەر ئەم ڕێگەیان ناکرێت حکوومەتی هەرێم ڕێگەیەکی تر ئەتوانێت بگەڕێتەوە بە ئامێرەکانی خۆی ئەو بودجەی کە سەرفی ئەکات بۆ کۆمپانیەکان سەرفیکات بۆ شارەوانی پەیوەندیدارەکان و بە میکانیزمێکی گونجاو سوود لەم ئامێرانە وەربگرن پرۆژەکانیان پێ جێبەجێ بکرێت و کارەکانیان پێ بکرێت وە خاڵێکی تریش زۆر زەرورە تا هەنگاوی جددی ئەندرێ لەمانە چارەسەرکردنی کێشەی شایستەی دارایی کۆمپانیەکان ئەم کۆمپانیایی کە لای ئێمە ئیشەکە ئێستا من ئەوەی ئەیبینم هیچ توانایەکی ئەوتوی نەماوە بۆ جێبەجێکردنی کارەکانی ئامێری عاتڵە بێ ئەشکێ ناتوانێت چاکی کاتەوە لە کاتی پێویستە ئاگاداریانەکەی ئینزاریانەکەی غرامەیانەکەی ئەمانەڵم پارەمان پێنێ و لەبەرەوەی پارە شایستە دارایەکانمان بۆ سەرف ناکرێت ئەچیتە هەر شارەوانێگە و شارەوانیانە ئێستا لای منن مەبلەغێکی زۆر قەرزاری خەڵکن قەرزاری ناو بازاڕن کۆمپانیەکان کە ئاگاداریان ئەەکەیتەوە ئێمە وەکو ئیجراعاتی یاسایی خۆمان لە ناوڕۆکی گرێبەستەکە جێبەجێکەین لە بەرامبەر کەم و کوڕیەکانە غرامەیان ئەەکەین بەڵام هەستەکەم بەجێگەیانی غرامەکردنەکەش ئامانجەکانمان نەپێکاوە بۆ لەبەرەوەی شایستە دارایەکانیان سەرف ناکرێت غرامەکان نەبووە بۆی ئێمە غرامە بۆی ئەکەین کە هەڵەیەکە بوو بۆی ڕاست بکرێتەوە بەڵام بەداخەوە نەبوونی سویلە لە بانقەکان و سەرف نەکردنی شایستە دارایەکانیان کۆمپانیەکان هیچ کات ئامادەنین بەدەم چارەسەرکردنی ئەو کێشانەوە بێن کە لە عاتڵاتی ئامێر و کەموکوڕی ناو ئیشە هەیەە و ئەویش هۆکارە سەرەکیەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە شایستە دارایەکانیان لە بانقەکانەوە بۆ سەرف ناکرێت ئەمە وای کردووە یعنی ئەرقەلەیەکی زۆر کێشەیەکی زۆر بۆ ئیشەکانمان دروست ببێت بیدایەتی دەستپێکردنی پرۆژەکە لە ساڵی 2010 هەنگاونان زۆر باش بوو ئیشەکان زۆر بە باشی و بە سەرکەوتویی جێبەجێکراوە خزمەت گوزاریەکە زۆر بە باشی ئەگەیش بە هاوڵاتیان هەتا ساڵی 2020 و تەنانەت بگرە 21 لە دروستبوونی قەیرانی کۆرۆناشە بەڵام دوای ئەوە لە دروستبوونی قەیرانی دارایی بە شێوەیەکی گشتی کە لە زۆنی سلێمانیە ئێستا کێشەی سیویلە هەیە لە بانقەکانە ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە بۆ پرۆژەکانی ئێمە هیوادارم جەنابی وەزیر خۆی بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە گەورەیە و ئەم ئامێرانەش ببینێت لەوەی شەڵا ئەگەر لە ڕێگەی ئێوە بتوانین ئەم پەیامەمان بگات ناکرێت دێمە لە زۆربەی شارەوانەکان ئامێرێکی زۆرمان هەیە ئەم ئامێرانەی خۆمان سوودی لێوەرنەگرێت ئەم ئامێرانەیان بفرۆشرێت بە کۆمپانیەکان یان ئەوەیە کە حکوومەتی هەرێم خۆی هەستێت بە سیانەکردنیان و لە کەرتی تایبەتی وەربگرێتەوە خۆی هەستێت بە جێبەجێکردنی پرۆژەکان سپاس و بەخێر بن سەرچاومان. سەبارەت بە کۆمپانیایش کرد پێشتر هەم کۆمپانیای گرێتی بەڵامێکێک لە مشکلەکانەوەیە ئەم کۆمپانیای پێشتر حکومەت مانگانە تەمینیە کرد تەمینێکی زۆر یەکە زیاد لە 700 میلیۆن 800 میلیۆن دینار بوو ئێستاوا لە 2021ەوە کە ئەم کۆمپانیای شکار بە ڕسمی خۆی حوزەکەی ئەمەی وەرگردوێتەوە لەم ناوچەیە ینی حکومەتی هەرێمی کوردستان هیچ تەمینێکی ئەم کۆمپانیای نەکردووە ینی بەم ئامێرەکەمە وەگوتم 5 شارەوانیەتی ئەم حوزێ ئەم 5 شارەوانیە وابزانام 4 کەپسی هەیە ینی کۆمپانیای شکار 4 کەپسی هەیە کە کاری لێک ینی بە 4 کەپس 5 شارەوانی ئیدارە درێ ئێمە پێشتر هەمووی 6 کەپس ئێستا دوی تۆ بە معادلی سەریکە دانێکی شکاوە بە معادلی سەریکە دانێ لەگە 6 کەپس بێ بە معادلی دانێکی شکاوە یا دوانی شکاوە تۆ حسابی بووکە بە 5 شارەوانی 4 کەپس
بە پێنج شارەوانی گەوری حوزی بازیان کەزیان لە 700,000 نەفەری تایە ئەگەر هەر یەکی یەک علاگە فرێدا تۆ ڕۆژانە بێ 80,000 بۆ 90,000 علاگە فرێدەی ئەگەر 10,000 ماڵی تیا بێ ئەگەر هەر ماڵی یەک علاگەیە فرێدا تۆ بێ 10,000 علاگە فرێدەی ئەی جگە لە 4,000 5,000 بێ دێ لەم سنوورەیە پاشماوی هەموو بەیتەکان و ئەم هەموو معامل و کۆمپانیانش کە لەم سنوورەیە هەمووی پاشماوەکەی دێنن لە سنووری شارەوانەکانە فرێدن و کۆمپانیشکار فرێدا یعنی ئەم کۆمپانیشکارە هەر ئەوە تا کە ئێستا ئیشەکە ئەو ژۆک و شارەوانەکان چۆن حکومت پاریان بەسەر ناکەوت ئەیان ئیشەکەی خۆیان نەوەستی و کۆمپانیەکان بەردەوام بێ لێشکردن نامەژە بۆ شێوەی شەکەن هیچ ئیمکانیاتێکی زۆر کەم لە بەردەستی خۆیان هەیە بۆ وتی خۆیان